و داوەکانی حەڤەی شوباتی 2011 و ڕۆژانی دوایی لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین و کۆیە تێدەپەڕێت. ئەو ڕۆژانەی جەماوەری ناڕازی کوردستان بۆ داواکردنی مافە سەرەتاییەکان و ڕیشەکێشکردنی گەندەڵی و هێنانە ئارای دادپەروەری ڕژانە سەر شەقامەکان و دەسەڵاتدارانی هەرێم بە گوللە و توند و تیژی وەڵامیان دانەوە و بەو هۆیەوە زیاتر لە 10 کەس شەهید و دەیانی دیکە بریندار بوون و سەدان کەسیش دەستگیر کران. دوای 15 ساڵ برینەکانی خەڵکی هەرێمی کوردستان قوڵتر بوونەوە. کێشەکان کەڵەکە بوون و بوونەتە قەیران. قەیرانەکانی خزمەتگوزاریش بۆ قەیرانی مان و نەمان گۆڕاون و قەوارەی هەرێم لە بەردەم مەترسیدایە. ئەگەر لە ساڵی 2011دا داواکاریەکانی خەڵک خۆی لە چاکسازی سیاسی و دابینکردنی کارەبا و ئاو و سوتەمەنیدا دەبینیەوە و داوای گۆڕینی سیستمی بەڕێوەبردن دەکرا، ئەمڕۆ دۆخەکە زۆر مەترسیدارترە و داخوازیەکان بۆ نزمترین ئاست دابەزیون. لە ئێستادا هاوڵاتی نەک تەنیا خزمەتگوزاری نییە، بەڵکو موچە و قوتەکەشی بووەتە قوربانی ململانەی حیزبی و بەتاڵانبردنی داهاتی نەوت. ئەو هۆکارانەی خەڵکیان هێنایە سەر شەقام نەک هەر کەم نەبوونەتەوە، بەڵکو بە شێوەیەکی ترسناک زیادیان کردووە و چینی دەسەڵاتدار دەوڵەمەندتر و خەڵکیش هەژارتر کراون. بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانی وەک هیومان ڕایتس وۆچ و لێبوردنی نێودەوڵەتی، دۆخی مافەکانی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە پاشەکشەی بەردەوامدایە. دەسەڵات وەڵامی داواکاریەکانی خەڵکی بە زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالاکوانان دایەوە. دۆسیەی زیندانیانی بادینان و فەرمانبەر و مامۆستایانی ناڕازی زیندووترین نمونەی ئەو ڕاستیەن کە ئەم دەسەڵاتە زمانی دیالۆگ و گفتوگۆی نییە، تەنیا زمانی سەرکوت دەزانێت و هێز و پارە بۆ مانەوەی خۆی بەکاردەهێنێت. ئەوەی ئێستا دەبینرێت لە بێدەنگی شەقام مانای ڕازیبوون بە ئەدای حکومڕانی نییە. ئەم بێدەنگیە بێدەنگیەکی کوشندەیە کە سەرچاوەکەی لە بێهیواییەکی قوڵەوە هەڵقوڵاوە. هاوڵاتیان گەیشتوونەتە ئەو بڕوایی ئەم دەسەڵاتە چاک نابێت و گوێ لە داواکاری ئاشتیانە ناگرێت. بۆیە بەشێکیان لە بری خۆپیشاندان ڕێگای مەترسیداری کۆچ و جێهێشتنی نیشتیمان هەڵدەبژێرن. لە هەرێمی کوردستان بەگشتی و ئەو ناوچانی سەرمەشقی ناڕەزایەکانی حەڤەی شوبات بوون بە تایبەت، خزمەتگوزاریەکان لە نزمترین ئاستدان. پرۆژەکان وەستاون، بێکاری لە ناو گەنجاندا گەیشتوۆتە ئاستێکی پێوانەیی و بازار ئیفلیج بووە. نادادپەروەری کۆمەڵایەتی گەیشتوۆتە لووتکە و دەسەڵات لە جیاتی ئاوردانەوە تەنیا لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا بەڵێنی بێبنەما دەبەخشێتەوە. خاک بفرۆشێ چۆن ئێستا دڵسۆزی خاکەکەی دەبێت. راپۆرتە جیهانیەکان هۆشداری دەدەن کە بەردەوامی ئەم دۆخە سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان و نەبوونی سەروەری یاسا و هەرێمی کوردستان بەرەو تونێلێکی تاریک دەبات. ئەو بێدەنگیەش کە ئێستا هەیە ئارامی پێش زریانە، چونکە هیچ گەلێک تا سەر لە بەرامبەر برسیکردن و سوکایەتیکردن بە کەرامەت بێدەنگ نابێت.